سەدا چوار تێ ناپەڕێت کەمە ڕێتێکی زۆر کەمەتی ئەو جەبری ستانداردی جیهانی دەبێت لە سەدا 15 بێت و ئێمە لە ساڵی ڕابردوو هەوڵمان داوە وەک کۆمەڵی کوردستانی سەڵ ڕێکخراوەیەکی کە تیای ئەندام بوو لە ئەم ساڵیشە بە هەمان شێوە بەرنامەمان بوو دەبێت وەک ڕێکخراوەکان ئەندامی ئەم گۆڕە بتوانین لە حکوومەت کە لە کاڵ ساڵانیان نەمامەکان باڵێن گەرمیان بۆ دەربەندیخان ساڵانە ژمارەیەکی بەرچاو نەمام وەردەگرین ئەم نەمامانە ئایا لە ڕێگەی دابەشکردنی و بەسەر خەڵکایان لە ڕێگەی دابەشکردنی بێ بەسەر گوند و گەڕەکەکاندا بەرنامان بۆی دەبێت و ئێمە بەڵێنی ئەوە دەبێت لایەنی فشار بین بەسەر حکوومەتەوە کە هەوڵێکی دەن بۆ زیادکردنی ڕوبەری سەوزایی حکوومەتانە دەتوانین بڵێن کەم تا زۆر کەلار لە چاو کۆمەڵە قەزای ترا هەنگاوی باشی کۆنراوە بەڵام بەو هەنگاوانە بەبێ خواستی ئێمە بۆ دیاردەی و بیابانبوون هەڵمان دەزانین دیاردەی و بیابانبوون لە بەس بە تەنها هەرێمی کوردستانی نەکردووە هەموو عێراقی کردوەوە لە عێراقیشدا هەرێمی کوردستانیش پشتی بەردەکەوێت ئەگەر تەماشا بکەین لە ساڵانی ڕابردووە لە سەدا 60 بێت دەتوانین بڵێن لە ئەم ساڵانەدا پێو لە کۆنەوەی لەسەری کراوە لە سەدا 70 بۆ 72 دەڕوا و لە هەرێمی کوردستانی زیاتر ئەو دیاردەی و بیابانبوونە لە گەرمیانە ئێمە ئەوە دەتوانین بڵێن وەک ئەم کوڕێک کە هەین دەبینە لایەنی فشار بەسەر حکوومەتەوە کە هەنگاوی جدی بنێت بۆ ئەوەی کە ڕوبەری سەوزایی زیاد بکات و هەنگاوی جدی بنێت بۆ ئەوەی کە سیمیناری تایبەت بکرێتەوە بە ئەوەی کە خەڵک فشار بکرێتەوە لەسەر ئەو دیار. زۆر سپاس دەستان بۆ شیرای سەرکەوتان دەخوازم بەڵامی دووشتە خەریکە بێتە دیاردەیەکی جیهانی زیادکردن لە مرۆڤ پاراستنیشی بکات ئەوەکان هێمن زۆر بکات بەس مرۆڤ پرسیارێ بۆچی لۆگۆکەتان چواروەرزەی ساڵمە کە هاتن دەوزێنێت چواروەرزەی ساڵ واتە سواس بۆ دەفەکان کێشێکی زۆر سواسانەکەن لە سوشتانی یەکەم بۆ ئەم بابەتە بەڕاستی ئەمە هەنگاوێکی باشە لە ئەمڕۆیە بۆم کاتە بێدەوە بەڕاستی حەتا ئەمە شتانیشکە لە ڕۆژانە لە بواری ئیشەکەتانە پیشنیار ناکرێت یان ئەو مەرفی ماوەیان بۆ دەگریەک لە دێتەوەیان بۆ خەکە سوزیتەوە هیچ نەبێت سوزیشی ئینشاڵڵا لەداهاتوە شتەکان لەگەڵ چاو بۆ نمونە ئێستا ئێمە وەکو پۆلیسی دارستانیکردیان لێرە پرسیاری دەکەوێت ئەڵێم تا چەند بیتان لەو کردوەوە کە بە هاوکاری پۆلیسی دارستان پیشەکانتان بەڕێوە و دووبارەش پێشنیاری ئەوم هەیەەوە چەند داواکاری ماسی پۆلیسی دارستانی گەریان بۆ شارەوانی بۆ بەڕێبەرانی بۆ وەزارەتی شتابسەر چاوەکانیا هەتای سێبێ وەڵام ماوەدەتەوە یەکێ دەبانێت کە شتێکی زەفو بە چاوە ئەو چەمە سروشتێکە لە سنووری کەلارە هەیە ئێستا وابزانم هیچارێکی تر خاوەنی ئەو چەمەنیە هەیە کەمە دوورە لێوە بەڵام ئێمە دارای چەمێکی زۆر گەورەین و جگەلەوەی کە شوێنێکی دەستکرد نییە بڵێن کە ئێوە بیتان لێک دۆ دۆستانتە دیزایانی کارتانەوە ئەمە شتێکە خوای داوێتی و بەخشوێتی بەم ناوچەیە حەکا پاراستنی تەکی سەرشانی هەمومانە ئێستا پێشێنکردنێکی زەخەیە لەم بابەتەیە بۆ نمونەی وەکو پۆلیسی دارستانی گەرمیان هەڵەسین بە گرتنی سەرفێکی کارێکە ئەوە چوار تەڵدارە بێتەوە ئەڵێن ئەوە تەسیری لە ژینگەی ناوچەکە هەیە و کاری ئێمە ئەوەیە بێژراتی لەگەڵا بکەین ئەیدێنە محکەمە و محکەمە ئیجراتی لەگەڵاکە بەڵام لە لایەکی تریشەوە بە بیانووی سندن و کڕینی ئەو شوێنانە لە حکوومەتەوە کاردی چەولمێکی زۆر سەریان کردوتە سەردەنووی ئەو چەمە و بە دووەنم بە زیاتر لە دووانم لە شوێنێکە بە حەفارە هەڵەکەنەوە هەمووی دار و سۆزایانە بە بەرچاو خەڵکەوە فڕائەدەن و دوای ئەوە کە چاڵەکە دروستە بێ ئاوی تێ ئەزایە دوای 2-3 ساڵ سامانی ماسی ئەگرێتە خۆی ئەو سامانی ماسیەش ئێستا بەرچاوی ئەممانەوە دیارە خەڵک زۆر جار لە فەراخانێنە ئەچن ڕاوە ماسی ئەەکەن لەوێ هەم بۆ کات بەسەربردن و هەم شتێکی جوانترەوە هەم دەستکەوتێکە کەچی سێرەکەی دووبارە کە ئەو خراپکاری کە ئەوان کردویانە هەڵەسن بە پڕکردنەوەی پاشماوەی چەولمەکانیان ئەمە خۆی دیاردەیەکی زۆر زۆر ناشینە و لە ئەم ڕۆژە تەسیرێکی زۆر زۆر گەورەی هەیە بۆ سەر ناوچەکە بەڕاستی هیوام ئەوەیەکەوە ئەمە بێتە ئەولەوێتی بۆ کارەکانتان بۆ دەستخۆشتان شتێک مامۆستا بەڵام زانێ ئاو سەر چاڵی ژیان زمانی قدیمەوە هەر کەلار وە بیر لە ناوماڵەوە سەدە جوانەی بیرەکان کرداوە بە زەرێک زیاتر هاتیە بیر ئەتوازی سادە هەیە سەعات و 3 سەعاتی ئاوە و خۆڕایی ڕێیەکانە پێوەرێک نییە لە ناوماڵەکان سێتەرە بکاتەبانی ئاوە ئەوە شەپشتی تەسیرەکە بۆ مستەقبەت ئاوەگە یعنی جەفا بکرێت تەسیرەکە شتێتریشەیە بۆ سەوزایی شار وە شێوەیەک هەندەسی دروست نەکردایە
ئەدوینی دار کالیپتۆس بابنێن دارێن بەزایەنە شێوەی شارەکە خلکانیە بۆ ئەوانە خدمەت بۆ حسابات بکەین حسابات ژێگە بکەین حسابات سیاحەش بکەین خەڵکە تێ سەردان شارەکەکە ئەدوینی لە قڵاتێک چوان سیان لە فیلم تەسویرێک بوو کاتە ئەدوینی ئەمە لێرەوە شارەکە جوان و ئەەکەینەوە دیزاین باش لەوراوە لە ناوڕاست بازارەکەەوە یە حەمکەیدا سەوزادا لەلایە شارەکە خنکایە ئێمە ئێساتە تەناوبڵات هەیە یعنی لەلایە بۆ بنا ئەەکەی لەلایە بۆ تەدیم هەرکێ بۆ حسابات بەیە ئەو دوو ملاحظاتە بۆ شێوەیە یعنی وەختەدارەکە بۆ شێوەیە هەندەسی بدەن ناوڕاست جادەکانە و دارێ نزیکێتە گوڵ بێت گوڵزارێتە شێوەی جوانە نەبشن قەڵەمتۆز و شتانە شێوەی مسکەوتەکان نەمایە شێوەی دایرە حکومەتەکان نەمایە بینایی جوانەکان نەمایە یعنی ناتوانێت لەک ناحیەی سیاحە ئەعلامی شتێ بەڵاوە بکەمەوە بۆ شتە دیارە سەبارەت بە هەماهەنگی لە لێوەندی پۆلیسی دارستان مەلکای بڵێن بە خۆشحاڵی و هەماهەنگی باشێت لەگەڵ کارژوان زۆر جار هەموو مەسەلە بەوجوددانی کە داوەڕاستی بۆ پەیوەندی بۆ پەیوەندیمان هەبووە بە کتاب جار بساو لەوەندمان هەبووە و سەبارەت بە ئەو چەمانەی باڵێن بواری سیروان کە ئەو درەختان لەلایەن کارەبەرەکانەوە لەلایەنی نەسارەکانەوە لەناو هەندێک زۆر پێویستدانانە بە نەتوانم بڵێم چۆن لەسەر ئەوەیە لەسەری نەسارەکان بۆتی شاید حاڵێک تەنها لە مدەی لە ماوەی 2 ساڵە 30,000 درەخت لێوانە لە ناوچوو ڕەنگی هەموو حکومەت لەو شوێنە نەیتوانی بێت هەزار نەمان بچێنێت بەڵام حکومەتیش نەیتوانیوە سەد نەماویشی بکاتێ ئێمە ئیسراویشمانێ دەتوانین ئێستاوانە ڕاستی بکەین جیاواز بدات شوکایی وڵاتەوە دەستەی پاراسی چاپی ژینگە و فەرمانگەی ژینگەی گەرمیان و فەرمانگەی ژینگەی سلێمانیمان لەوە ئاگادار کردەوە چونکە بەشی ئەو کەساران دەکەونە سەر پارێزگای سلێمانی و هەندێکیان گەرمیان بەڵام بەداخەوە دەتوانین بڵێن تا ئێستا هەنگاوی جگیان بۆی نەناوە و هیچ تەنانەت گشتێکیشیان بۆ پێک هێناوە ئەو